ئەم دەسەڵاتی کە هەیە نوێنەری بۆرژوازی کوردەوە شەڕێکی ئارام و هێمن و بەبێ فیشک لە بەرامبەر چینی کرێکار لە کوردستان بەڕێوەیە کە ڕۆژانە قوربانیەکان یەکەونە سەرزەوی ڕۆژانە لی پیر و بوورە پەکەوتا بێ ڕۆژانە خێزانەکانیان برسیترە بن بێجگە لەوەی کە کەمترین کرێ بۆ کرێکارانی کوردستانی مەسەن دیقەت بە کرێکارێکی ژینگە پارێز ماڵانەکەی 300 بۆ 350,000 دینارە لە کاتێکە خانوویەکی دوو ژووری هەتا بە سەنداردێکی زۆر ئاسایی نۆرماڵ ماگانە ڕەنگە 200 بۆ 300,000 دینار بێ لە شارێکی کۆلێر و سێمانیا باش ئەمە ئەگەر 200,000 با بکرێ یا 250,000 بە چەند بژی بەچی بژی خۆی مناڵی هاوسەری مەسەن کرێکارانی مەتعەمەکان ئەم کرێکارگەنجە بە 10,000 ڕۆژانیشکەن بە 10,000 کرێکاری بیناسازی گەر ئیشی دەستکەوێت لە هەفتێکا دوو ڕۆژ سێ ڕۆژ لە 20,000 25,000 بنێ مەمنونە 20,000 هەتا لەوەش کەمتریە درێتیان بۆیە پێم وایە کە بەڕاستی کرێکارانی کوردستان لە خراپترین هەلومەرجی ژیان و گوزەرانە ئاژین و لە شەڕێکی مان و نەمانان و وەکوتم ڕۆژانە قوربانیەکان ئەکەون و ڕۆژانە ژیانیان بەرەو خراپتر ئەڕوا هەلومەرجی ژیانیان بەرەو خراپتر ئەڕوا و هەلومەرجی کاریان بەرەو خراپتر ئەڕوا مافەکانیان زیاتر پێشێ دەکرێت و لە هەموو جۆرە زانیت هیچ جۆرە دەرفەتێکیان نییە بۆ دیفاع بەرگریکردن لە خۆ